خانمێکی میدیاکار و ڕۆژنامەوانە و خاوەنی بڕوانامەی زانکۆیە لە بواری ڕۆژنامەگەریدا، بەڵام بە خەونێکی گەورەوە دەژی و خۆبەخشانە پرۆژەیەکی ژیان دۆستانە و مرۆڤ دۆستانەی مەزن دەبات بەڕێوە. توانیوێتی سەدان ئازیزی خاوەن پێداویستی تایبەت و نابینا و نابیست و شەلل دەماغ لە پرۆژەیەکی شاخەوانی و گەشت و گوزاردا بۆ ناوچە جوانەکانی سروشتی کوردستان کۆبکاتەوە. خاتوشارا مستەفا بە ئومێدێکی گەورەوە دەژی و توانیوێتی بەرەنگاری بربەست و ئاڵنگاریەکان ببێتەوە. ئێستاش میوانی زایاڵی داهێنانە. شارە خانم کاتت باش. ئەو کاتت باش کاگاسۆ. زۆر سپاس دەکەم. شارە خان هەڵبەت تۆ زیاد لە 2 ساڵە سەرقاڵی پرۆژەیەکی ئەم پرۆژەیە زۆر گرنگە هەم بۆ کوردستان و هەم پرۆژێکی جیهانیشە لە هەموو جیهانە پرۆژەی لەو جۆرە هەیە، بەڵام ئەم پرۆژەیە لە هەرێمی کوردستانە بەو شێوازە و بەو خەمە گەورەیە و هاوکات کۆکردنەوەی ئەو هەموو کەسە بۆ پرۆژێکی لەو جۆرە ئەکرێ بپرسین چەند ساڵە دەستان پێکردووە و وەتوانیتانە چەند کەس کۆبکەنەوە بۆ ئەم پرۆژەیە و لەگەڵتانە بەردەوام بن. باڵێ کاگاسۆ، ڕاستی ئەو پرۆژەیە یەکسەر لە ماوەیەکی کورتە نەهاتۆتە بەرهەم. هەڵبەت من ساڵانێکی زۆرە لە دوای 2010ەوە هاوڕێتی خاوەن پێداویستی تایبەتم کردووە. ئیتر پەیوەندی بە هیچ شتێکەوە نەبووە، تەنها ئەوەی کە بۆ خۆم پێم خۆش بووە لەو چین و توێژە ینی لەو چین و توێژە نزیک ببمەوە. بۆیە ماوەیەکی زۆر تا 2016 زۆر تواناکانیانم ئەبینم کە ئەوان بەشێکی جەستیان لە دەستداوە، بەڵام ڕوبەڕووی ئەبنەوە، بەرەنگاری ئەو بەشە ئەبنەوە، هێزیان هەیە، توانایان هەیە، بوێریان هەیە. بۆیە سەرەتا یەکەم کارم پرۆپۆزەڵێکم تەقدیم کرد بۆ یەکێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن کە کاری دۆکۆمنتەریان لەسەر بکەم. سپاس بۆخوا هاوڕێیەکم لەو دەستگای ڕاگەیاند نەبوو، زۆر هاوکاری کردم و توانین کۆمەڵێ کاری دیکۆمنتەری زۆر باشیان لەسەر بکەم و ڤیوێکی یەکجار زۆری هەبوو. هەر ئەوە بوو زیاتر پاڵی پێوە نام بۆی بتوانم کاری زیاتریان بۆ بکەم و زیاتر لیان نزیک ببمەوە ئەو شتانە بکەم کە ئەوان دڵخۆشەکە، چونکە هەرچیش بکەی ئەوان خۆیان بە کورتەکەی خۆیان بە ئەوە ئەبینن کە ئەوان جستەیان ناتەوە و هەمیشە لە کۆمەلگا خۆیان بە کەمترە بینی و وەتیایە نابوو، زۆر شەرمن بوو، تێکەڵ نەبوو، پێی خۆش نەبوو لێ نزیک بیتەوە، وای ئەزانی کە ینی ئەو خۆشەویستی و ئەو هاوڕێتی و ئەو کارانی کە من ئەم کرد ئەو وای نەئەبینی. بۆیە تەواو خۆم لێ نزیکردنەوە لە ڕێکارە دیکۆمنتەریەکانمەوە. ئەوە بوو بە هەنگاوی یەکەمم بۆ ئەوەی کە بتوانم گروپێکی بچووکی شاخڕەوی بە تایبەت بۆ نابیناکان سەرەتا دەستم پێکرد. واتە لە کۆتایی 2018 بۆ سەرەتای 2019 ئەو بیرۆکەیەم بە خەیاڵا هات. هەموو هەڵبەت ئەوەش توانەکانیان وای لێکردم کە من بۆ خۆم پێشتر کاری شاخەوانیانی لە سەرەتای کاری شاخەوانیەوە، بەڵین وەرزشی شاخەوانی لە هەرێمی کوردستان بۆ خۆم شاخەوانی یەکەم بیرم لێ کردەوە کە بۆ ئەوانە بەمە ئەو شاخە هەنێکیان باری دەرونیان زۆر خراپ بوو و هەنێکیان کێشەیان هەبوو و هەنێکیان پێویستیان بە ڕۆشتن بوو. دایمە باسی ئەوەیان نەکرد ئەگەر بڕۆن ینی کەس نەبوو لەگەڵێنە بڕوا بکە کاک ئاسۆ. بە تایبەتی نابیناکان زۆر پێویستیان بە ڕۆشتن هەیە. لە سەرەتای 2019 وەکو تاقیکردنەوە یەکە کۆمەڵێک لە نابیناکان ئەوەش بە هاوکاری هاوڕێ شاخەوانەکانم من، چونکە بە تەنها ئەوە بیرۆکەی منە بەڵام هاوکاری ئەوان نەبێ من ناتوانم ئەو کارە بکەم. یەکەم گەشتیشمان ئەوە نەبوو بە گەشتێکی ئاسایی دەست پێ بکەین، هەر یەکسەر بۆ لوتکەی شاخی باڵام بۆ لە هەڵەبجە و سپاس بۆ خوا بە سەرکەوتووی چوینە لوتکە و گەڕاینەوە. ئیتر ئەو هەنگاوە بوو بەهۆی ئەوەی کە من بەردەوام بم هەتا ئێستا. لەو کاتەیە ئەگەر بڵێم لە سەرەتای 2011 تا 2019 ڕەنگە بڵێم سپا بۆ 200 کەسم ناسیبێ، بەڵام لە ئێستا بۆ بە سەدان کەس بەهۆی ئەو وەرزشی شاخەوانی ئەو گروپی شاخڕەویە کە بۆم داناون ئێستا بە سەدان هاوڕێی خاوەن پێداویستی تایبەتم لە هەموو شار و شارەچەکان هەیە. بەڵێ شارە خان هەڵبەت باسی کارێکی زۆر سەختی کرد. یەکەمین پرۆژەت ئەوە بوو کە توانیت چەندین
نابینا بەریتە سەر یەکێک لە بەرزترین لووتکەکانی چیاکانی کوردستان. ئەم کارە هەڵبەت زۆر سەخت بووە، بەڵام ئەم کارە چۆن وای لێ کردی؟ ئەوە گرنگە چۆن وای لێ کردی کە ئێستاکە هێندە بەردەوام بی کە بۆ گڕوتینێکی گەورەوە سەدان خاوەن پێداویستی تایبەت و نابینا و نابیستت کۆ کردوێتەوە. ئەتوانی باسی سەرەتای ئەو کارەمان بۆ بکەی؟ کاگاسۆ پێم وتی من بڵێن هاوڕێتی لەگەڵ خاوەن پێداویستی تایبەتەکان ئەزمونێکی خۆی هەبووە. یعنی من لە توانەکانی ئەوان دڵنیا بووم کە کێشەم لەگەڵ خاوەن پێداویستی تایبەتەکان نابێت، بەڵام ڕاستیەکەی زۆر لە شاخەوانەکان ئەیان ترساندم و خۆیان ئەترسان ئەیان و تۆ چۆن بیرە لەوە کردوتەوە کە ئێمە بیتە سەر لوتکەی شاخەکان و باوەڕ کە هەنێکیان ینی پێوتم تۆ دڵنیای کە ئەوە هاوڕێتیت لەگەڵ ئێمە ئەمە لە خۆشەویستیتە لە هاوڕێتیتە یان ئەتەوێت تووشی کێشەیەکمانکەی چۆن بیر لە شتێکی وە ئەەکەی تۆ ئێمە ببیتە سەر شاخ لە کاتێکە کە ئێمە خاوەن پێداویستی تایبەتین و هاتنە دەرەوە بۆمان ئەستەمە. بەڵام بۆ خۆم ئیرادەی و هێزی ئەوان و ئیرادەی خۆم و باوەڕ بەخۆبوونم شکست و سەرکەوتنم قوبوڵ کرد. بەڵام کاگاسۆ سپاس بۆ خوا هەڵبەت هەنگاوی یەکەمم زۆر سەرکەوتوانە بوو. ئەگەر ڕەنگە هەنگاوی یەکەم سەرکەوتوانە نەبێت و ئەو توانایی ئەوانم نەبینایە قەناعەتە هەبێ ئێمە لە ناو شاخەوانەکانە کە ئەڕۆینە گەشت ینی بڵین هەر چەند سەعاتێک یاخود نیو سەعاتێک 2 دقەیەک یان دقەیەک یان نیو دقەیەک ڕێست هەیە، بەڵام ئەوان ئەو ڕێستەشان قوبوڵ ناکرد هەریان و کەیە گەینە لووتکە با هەنگاو بنین تا لووتکە هیچ نەوەستنەوە. سپاس بۆخوا هیچ کامێک لەوان تیان نابووکە ینی لە جەستە شاکەم ئەندام بوو نەک تەنها نابینا بەڵام بەگشتی نابینا بوون. بڵێ هەڵبەت ڕەنگە یەکەم جار بێ لە کوردستانە بە تەواوەتی کە توانی بێت کەسێک توانی بێتی وەکو تۆ کۆمەڵێک نابینا بێتە سەر یەکێک لە بەرزترین لووتکەکانی چیاکانی کوردستان. شارەخان ئەمەیە پرسیاری ئەوە لێکم هەڵبەت لە هەموو دنیایەوەی من ئاگادار بم لە ئەمریکا و لە ئەوروپا من سەردانی زۆر شوێنێک لەو ڕێکخراوەکان یان ئەو شوێنانی کە پەیوەندی بە حکومەتەوە هەیە هاوکاری و هاودەنگی کەم ئەندامان و خاوەن پێداویستی تایبەتەکانەکەن. زۆر پرۆژان هەیە لەگەڵیانە و زۆر دەستگیرۆیی و هاوکات هاودەنگیانن. ئایا حکومەتی هەرێمی کوردستان یان حکومەتی عێراقی یان هەر شوێنێک کەسایەتی ناڵێم یان هەر شوێنێکی دامەزراوەی و فەرمی تا ئێستاکە هاوکاری ئەم پرۆژە گەورەی ئەوەی کردووە؟ بەداخەوە خێرکاگاسۆ هەرچەنە من دوایین گەشتم کە ڕۆژی شەممەی ڕابردوو بووە 14هەمین گەشتمان ئەوە نزیکی 2 ساڵ زیاترە. هەڵبەت هەموو ئەو گەشتانی کە ئێمە سازێتی لەگەڵ شاخەوانەکان و خاوەن پێداویستی تایبەتەکان ڤیدۆ بڵاوەکەنەوە وە بۆ خۆشم یەک جار ناڵێم من بەگلەیی باسی ناکەم یەک جار لە خاتووکێستان کاوەزیری کار و هەڵبەت من کارمەندی ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی سەر بە وەزارەتی کارم و ئەو کارەی خۆم کە کاری ڕاگەیاندنە لەو بەڕێوەبەرایەتیە زیاتر کە مەندامەکانی لێ نزیک کردوومەتەوە زیاتر پەیوەندیەکە پتەوتر بووە. داوام لەو خاتونە کردوتە من وەکو خاتونێکم و بەڕێزی شت کە وەزیری کاری هەم خاتونێکی پێم خۆشە پشتگیریم بکەیت کە من ئەمە نۆهەمین گەشتمە واتای یەکەم گەشتم نییە تا لە شکستەکەی بترسی من نۆهەمین گەشتمە و داوا لە بەڕێستەکەم وەکو میوانداری بێتە ناو گەشتەکەم و لە ئێستاە ئەم گەشتە 480 کەسمان لەگەڵایە. بەڵام سەرەتا هەر باوەڕی نەکرد وتم ئەتوانی وەکو میوانداری سەرەتا میوانداریم بکەیت و دوجار ئەگەر کارەکەت پێجوان بوو پێم خۆشە کە پشتیوانیم لێ بکەین. بەڵام ئەو خاتونە وتی ببوورە ئەو ڕۆژێک کە تۆ گەشتە هەیە من کۆبوونەوەم هەیە و کاتم نییە لەگەڵتانە بێم. منیش وتم باشە بۆ ئەم جارانە بۆ جارەکانی داهات و هەر کاتێک پێت خۆش بوو ئەمە ژمارەی منە و ئەشتوانی پرسیار بکەین تا چەند کارەکەی من لە ناو خاوەن پێداویستی تایبەتەکانە هەڵبەت پرسیار بکەی بزانی تا چەند کارەکەی من سەرکەوتووە و ئەوان لە لایەنی دەرونی و کۆمەڵی لایەنی ترەوە سوودمەند بوون. ئەکرێت دوای ئەوەی کە پرسیارت کرد لەگەڵمانە بەشداریکەی بەڵامە داخەوە هەتا هیچ وەڵامی نێومەتەوە ئیتر وەکو حکومەت و وەکو حکومەتی هەرێمیان عێراقی نەخێر من پەیوەندیم بە هیچ جێگایەکەوە نەکردووە و هیچ جێگایەکیش هاوکاری نەکردوون. ئەوەی کە هاوکاری مەکە تەنها هەنێک لە کەسایەتەکانی ناو شاری سلێمانی و
دەرەوەی شاری سلێمانی بە حکومەوەی کە من ئەم گەشتانە دەستەنها ناو شاری سلێمانی ناگرێتەوە، سەرجەم شار و شارۆچکەکان نەگرێتەوە و ئەوەی کە جێگەی دەستخۆشیە بە تایبەتتر هەم شاخەوانەکان و هەم کەسایەتێکی زۆر بەڕێزی شاری کۆیە کە چەندین گەشتەکان ئەو سپۆنسەرمانەکات و هاوکاریمانەکە ئەگینانە وەڵاوەک و حکوومەت و حیزبی و دەستگاکان ئەشزانم کە ئاگایان لێیە. بەڵام هەتا ئێستا تەنانەت من بەڕێوەبەرایەتەکەی خۆم کە من کارمەندی ڕاگەیاندنم زۆر جار هاوڕێکانم پێمەڵێن ئەڵێن شارە تۆ نەک بەقەدەر بەڕێوەبەرایەتەکە بەقەدەر هەموو وەزارەت خزمەت بە خاوەن پێداویستی تایبەتەکەی، بەڵام هەتا ئێستا هیچ نازانم هیچ وڵەیەکیان نەبووە نەک هاوکاریش تەنانەت دەستخۆشیێکیشیان لێ نەکردوم. بەداخەوە هەڵبەتەم پرۆژەی تۆ تەنها پرۆژەی شارێک یان ناوچەیەک یان پرۆژەیەکی بچووکی ڕێکخراوێک نییە، هەڵبەت بەدڵنیاییەوە ئەم پرۆژەیەکی نیشتیمانیە هاوکات حکومەت چۆن ئاگای لە زۆرشت و لە زۆرشت هەیە دەبواە ئاگای لە بردننی یان پرۆژەیەک کە زیاد لە 300 خاوەن پێداویستی تایبەت و نابینا بەگشتی لە پرۆژەیەکی وەک تۆیە تا ئێساکە 14 گەشتیان کردووە کە تا ئێساکە ئاگیان لێتی، بەڵام پێویستە هاوکاری بکرێن. یەک بابەتی گرنگ شارەخان هەڵبەت تا چەند توانیتانە ئەم گەشتانی نەک هەر گەشتەکان و ئەم پرۆژەی خۆتان وەکو پرۆژەکە و ما زیاد لە ڕەنگە 3 ساڵ بێکاری تا بکەن توانیتانە بیکەن بە ڕێکخراوێک یان دامەزراوەیەک بۆ ئەوەی بە شێوازێکی دامەزراوەی کاری جددی لەسەرکەن و ببێت ئەوەی کە هاودەنگی زیاتر هەم نێودەوڵەتی و هەم ڕێکخراوەکان و هەم حکومەت و شوێنەکانی دیکە هەبێ بۆ ئەم پرۆژە گرنگ و پڕباخ و ژیان دۆستی ئێوە. هەڵبەت کاک ئاسۆ من سەرەتا وەکو هاوڕێتی ئەو کارم کرد و بیرم ناڵم بیرم لێ نەکردبەوە، بەڵام تەنها ناو شاری سلێمانی گرتبەوە و ئەو هاوڕێنی کە هاوکاریانە کردم بۆ نمونە ئەگەر من 20 خاوەن پێداویستی تایبەتم بەبەردایە پێویستم بە 8 بۆ 10 شاخەوانە بوو، بەڵام لە ئێستاە کاتێک کە من ئاگاداری بڵاوەکەم و بۆ گەشتەکان ئەگەر بڵێم هاوڕێیان تکایە من لە 100 کەس ناتوانم زیاتر ببەم بەیانی لە بەردەم ڕێکخراوەکانە نزیکەی 200 کەس ئامادەیەتیایە ئەو شەوەی کە گەشتەکە ئەبێ هەمووی بە تەکلیف شارەخان تکایە ببین ئەگەر من ئامادەی پاسێک ئامادە بکەم نەکرد لە سلێمانی لە شارەکان ئەو پاسە ئەبێ بە 3 پاس لەبەر ئەوە زۆر 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 بەرفراوان بووە و پێشتر بیرم لەوە نەکردبووە نەخێرکە بیکەم بە ڕێکخراو ئەمە تەنها وەکەوەی کە خۆم شاخەوانم لە چەند گەشتێکی خۆمە بۆ نمونە ئەگەر من بۆ خۆم 2 گەشت لەگەڵ هاوڕێ شاخەوانەکانم بکەم بڕیار بوو گەشتێکیش بۆ هاوڕێ خاوەن پێداویستی تایبەتەکان بکەم، بەڵام لە ئێستاە ئەبینم زۆر زۆر بەرفراوان بووە و زۆر لە شارەکان گلەیەکەن لە شارە دوورە دەستەکان و لە شارۆچکەکان تەنانەت لە خواروی عێراق پەیوەندیم پێوە ئەکەن و داوا ئەکەن کە بێنە ناو گەشتەکانەوە. بۆیە پێویستە کە بیری لێ بکەمەوە، ینی چونکە بەرفراوانەکەی زۆر زۆرە و هاوڕێ خاوەن پێداویستی تایبەتەکانم یەکجار زۆرن بڕوا بکە کاک ئاسۆ ئەوە نە خاوەن پێداویستی تایبەت هەیە و ئەو نەشیان پێویست بەو گەشتانە هەیە هەتا خۆت نەیتە ناو گەشتەکان و هەتا خۆت لێیان نزیک نەبیتەوە. من بۆ خۆم چەند ساڵ هاوڕێتی مەکردن و کارم لەگەڵەکردن بەقەدەر ئەم گەشتی شاخەوانیە نەمزانیوە کە چەند خاوەن پێداویستی تایبەت زۆر و کە چەندیش ئەم چوونەوە ناو سروشتە هەرچەند بۆ کەساسایەکانم بۆ خۆمان شاخەوانەکان من هەموو جارێکەڵم بە ئاگاترین چین و توێژی کۆمەلگان لەبەرەوەی تێکەڵ بە سروشتە بنەوە، بۆیە هەستەکەم هیچ جیاوازیەکی نییە ئەوانیش هەر بە هەمان شێوە کاتێک گەێنەوە ناو سروشت کەیەن من خۆیان فیدباکم بۆ ئەگەڕێتەوە پێمەڵێنەوە چەنەها کەسی تیا پێمەڵێ ئەڵێ شارەخا من پێشتر کە نائهاتمە دەرەوە هەستم زۆر بەکەمی خۆمەکرد لە ماڵ و لە ڕووم نەئەهات بە فڵان کەس بڵێن بە کەسێکم تەنانەت بۆ سەیران بۆ چوونە دەرەوە ئێستا کە ئەبینم شاخەوانەکان بۆ پەڕی خۆشەویستیەوە بۆ پەڕی هاوڕێتی مەکەن و لەگەڵمایەن بە دوورترین مەودا لەگەڵمانیەنە سەر شاخەکان، بۆیە هەستەکەم لایەنی دەرونیم و هاوڕێتیم بەرفراوان بووە، بۆیە زۆرم پێویست پێیەتی پێویست ینی هەنێک لە خاوەن پێداویستی تایبەتەکان بە بەردەوامیش لە ماڵەوە پەیوەندیم پێواکەن تکایە بۆ گەشتەکان من زۆر سوودم لێ بینیوە من لە بیر مەکە ینی کە سوکاریان
پەیوەندیم پێوە ئەکەن کە ئەوەی کە فیدباکم بۆیەتەوە لە زۆر لایەنەوە سوودمەند بوون بۆیە من بەردەوام ئەبم جا ئەگەریش بەردەوام بم ڕەنگە ئاها وەکو تاک و شاخەوانەکانیش نەتوانن وەکو پێویست لەگەڵما بەردەوام بن بۆیە پێویستە کە بیری لێ بکەمەوە. بەڵێ شارەخان هەڵبەت منەوە ڤیددیویانم بینیت و بەداخی شۆفریای ئەم گەشتە ئێوە نەکەوتم و لە کوردستان گەڕامەوە بەرەو ئەمریکا زۆر حەزمە کرد بەشداری ئەو گەشتەتان بکەم و لە داهاتووشە بەڵێنم بەخۆم ماوە کە بەشدار بم لە یەکێک لە گەشتەکانیەوە بۆ شاخەوانیشکۆ حەزم لە شاخەوانیە بەڵام ئەمەیە ئێستاکە پرسیاریەوە دەکەم ئەبینم لەو ڤیددیویانەیە کە هەم پەیامێری ئەمە لە کوردستان بۆی نردوین هەم ئەو ڤیددیوانی کە خۆشت دابەزانەوە کە بۆ نردوین هەڵبەت لەو ڤیددیوانە بینیم کە تۆ چەند هاودەنگ و هاوکاری خاوەن پێداویستی تایبەتەکانی وەکو کوڕکچی خۆدیانەک و خوشک و برای خۆدیانەک و هاوڕێ هەرە نزیکەکانت مامەڵیان لەگەڵاکەی ئالێرامەوێت بتگەێنمە سەر و خاڵی کە ئەم پرۆژەی تۆ لە ڕووی دەرونی و لە ڕووی ڕۆحی و لە ڕووی ژیان دۆستی و لە ڕووی سروشت بینی بەڕۆح تا چەند کاریگەریکی قوڵ و قورس و پڕمانەی کردوتە سەر خاوەن پێداویستی تایبەتەکان و ئەو نابینانی کە تۆ یان ئەو کە مندامانەی بەگشتی تۆ ئەیانبەی بۆ ئەو گەشتانە. کاک ئاسۆ هەڵبەت پێشتریش پێم وتی کاتی مرۆڤ ئەچێتەوە ناو سروش ئاوێتە بە سروش دەبێتەوە ڕۆحی بە ئاگایەتەوە یعنی ئیتر ئەو مرۆڤ بەرەو هەنگاو ئەنێ بەرەو مرۆڤێکی بە ئاگا من لە ئەزمموی خۆمەوە ئەی بینم ساڵانێکی زۆرە کە ئەچمە شاخەوانی و ئەگەمە لوتکەی شاخەکان ئەو ڕۆژانی کە گەشتی شاخم هەبێ کە ئاوێتەی سروش سەبمەوە جیاوازیەک یەکجار زۆری هەیە هەموو شاخەوانەکانیش شاهدی ئەو حاڵن بۆیە ئەو چین و توێژە واتە ئەو هەنگاوەی کە من بۆ خاوەن پێداویستی تایبەت گەشتی شاخڕەوی ئەو ئاگاییە بوو زانیم کە چین و توێژی شاخەوانەکان ئەو چین و توێژە بە ئاگاییان کە ئەتوانن هاوکاری ئەوانیشکەن کە ئەچینە ئەو سروشتەوە ئەو نابینێ بەڵام هاوڕە شاخەوانەکەی من بۆی باسەکە بۆی شەرحەکە ئەمەدارە بۆ شێوازە و ئەم سروشتە ئاوهایە و ینی هەتا یەکێک لە هاوڕێکانمان لە گەشتی ڕابردووەتی من نابینم بەڵام بڕواتان هەبێ وا بۆ مۆسفەکەن ئەگەر بڵێم لە ئێوە زۆر جوانترم بینیوە ئەو سروشتە باوەڕم پێ بکەن بۆیە لایەنی دەرونیان ئەوە وەکو لایەنی دەرونی زۆر 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 سوودیان لێوەرگرتەوە من پێتاڵێم ئەڵێم کە سوکاریان خۆیان بۆم باسەکەنەوە کە چەند لە لایەنی دەرونیەوە سوودمەند بوون وەکو هاوڕێتی هاوڕێ شاخەوانەکان کەسانێکن وەکو پێشتریش ئاماژەم پێەیە با حکمی ئەوەی کە زۆر تێکەڵی سروشتە بنەوە کەسانێکی زۆر بە ئاگان مرۆڤانە مامەڵە ئەکەن و ئەم چینە ئەبینن ئەزانن کە پێویستە وەکو مرۆڤ مامەڵیان لەگەڵکەی نەک وەکو ئەوەی کە ئەم کەم ئەندامە لە من ئاستی کەمترە و پێویستە بەزەین پیابێتەوە نەخێر مرۆڤ شایانی بەزەینێ مرۆڤ شایانی ڕێزگرتنە وەخەوان پێداویستی تایبەتەکان هی بەزەیی نین من کار لەسەر توانە ئەەکەم من نامەوێ کە ئەیان بەمە دەرەوە شاخەوانەکان بەزەییان پیابێتەوە ئەمێر شاخەوانەکان ئەوەی خۆیان بە ئاگان ئەوەی ئاوێتی سروش بوونەتەوە ڕێگە بەوانیش بن بۆیان شەرحکەن ئەوانەی کان لەسەر کورسین و ناتوانن شاخەوانەکان هاوکاریانەکەن ئەوانەی کە نابینان بۆیان شەرحەکەین تەنانەت ئەوانەشی کە نابیستن هەرچەنە مامۆستایان لەگەڵایەکە بۆیان شەرحەکە بەڵام خۆیان باسی ئەەکەن چین و توێژی نابیستەکان ئەو چین و توێژە بوون کە بەس بە تەنها ئەچوونە دەرەوە یعنی ڕێگەیان بەخۆیان نایە لەگەڵ هیچ چین و توێژێکا بڕۆنە دەرەوە بەڵام من وام کرد وتم بۆ ئەوەی تەواو لەناو خۆیانە هاوڕێتی دروستکەم اینجا لەناو کۆمەڵگایە شاخەوانەکانیش هەڵبەتە چین و توێژی جیاوازی ناو کۆمەڵگەن بەڵام چین و توێژێکی بە ئاگاترن بۆیە لە ئێستاە یەکەم گەشتیان نابیستەکان کە هاتن مامۆستاکان پێوتم شارەخان ئەگەر هەر شتێک ڕوویە ئێمە داوای لێبوردنمان هەیە چونکە نابیستەکان زیاتر حەزەکەن بە تەنیا گەشتکەن هیچ کات لەگەڵ هیچ چۆن و تۆژێکی خاوەن پێداویستی تایبەت گەشت ناکەن و نابینەکان عینەشت بە تەنیا گەشتیانە کرد بەڵام من لە گەشتی لە ئێستا لە زۆربەی گەشتەکانە کۆم کردوونەتەوە هەر هەمویان بەیەکەوە کەچی لە یەکەم گەشتی نابیستەکان یەکسەر ئێوارەکەی هەموو کوڕکچەکان لە فەیسبوک ئەدیان بۆ نردم دایما مۆسفاکان وتی خات و شارە بڕواکە من 20 کەسم هێنەوە بەڵام ئەوەی تریکە نەهاتووە هەمووی داوا ئەکا بۆ گەشتەکانی ڕابردوو کە بێن ئەو نەچێژیان وەرگرتووە ینی هەم لە ناو خۆیان ئەبینی نابیست و نابینا
نابیست و کەمەندام یعنی هەمویان لەناو خۆیانە هەم هاوڕێتیان دروست کردبوو و هەم شاخەوانەکانیش هەم لایەنی دەرونی دووبارە بۆ کەمەندامەکان کە ئەبینێ کەسێک شاخەوانە دەسەکاتە ملی قۆڵەکە بە قۆڵێ لەگەڵیا پێ ئەەکەنێ ئەو سروشتەی بۆ باس ئەکا ئەو دیسانەوە ئەو کاتە لایەنی کۆمەڵایەتیەکەی هاوڕێ بۆ دروست بووە. من زۆرجار شاخەوانەکان پێماڵێن شارەخان هەتا کاتی گەشتەکان بەردەوام پەیوەندیمان هەیە لەگەڵ نابیناکانە و لەگەڵ کەمەندامەکانە. من نابینام هەیە پێماڵێ شارەخان هەتا پێشەوەی هاتبێتمە ئەم گەشتانە تەنها مزگەوت و ماڵەوە شوێنی من بوو بەس ئێستا ئەوەنەم هاوڕێ هەیە ینی پەشێمانم لەو زەمەنەی خۆم کە بۆ من ئاوها خۆم گۆشەگیر کرده بوو ئێستا هەست بابوونی خۆمەکەم هەستەکەم من هیچ جیاوازیەکەم لەگەڵ ئێوەیانە تەنانەت کاک ئاسۆلەیەکێک لە هەنگاوە تازەکانمان ینی هەنگاوێکی نوێیە ئێمە ئەو نابینایانە بە تایبەتی نابیناکان کە توانای لە ڕادە بە دەریان هەیە واتە توانایەکی زیاتریان هەیە لە خاوەن پێداویستی تایبەتەکان توانای ڕۆشتنیان هەیە ئێمە ئەیانبین بۆ لووتکە بەرزەکان هەر هاوڕێیانی ڕێکخراوی باواجیکۆیە لە هەنگاوێکی سەرەتایان هاوکاریان کردم بۆ دوو هاوڕێی نابینا کە گەیاندمانە لووتکەی شاخی پیرەمەگرون کە یەکێکە لەو چیایانەی کە بە زەحمەت شاخەوانەکان ئەگەنە لووتکە و ئەوە بەگەشتی زستانەش لە بەفر و لە کەشێکی زۆر ساردا ئێستا ئەوان دیسان لەو هەنگاوی ئەوان و دیسان هەنێک لە نابیناکان باسی توانای خۆیانەکەن دەربۆ کە ئەچینە شاخ یەکسەر ئەڵێ شارە خامزانە من زۆر زوو گەشتم لەبەرەوە بۆ ئەو گەشتە تایبەتانەش هەنگاو لەگەڵ ئێمە بنین ینی ئەگەر تۆ هەر بیرۆکەیەکە هەبێ هەر هەنگاوێکە هەبێ ئەگەر تۆ یەک هەنگاولیان بڕوویتە پێشەوە ئەوان سێ هەنگاویان بەرەو ڕوتیان زۆر گرنگە هەڵبەت ئەمیشەی تۆیکەی شارەخان هەڵبەت وایە حکوومەتێک بیکردایە من ماوەی 11 ساڵەگە بێت لە ئەمریکام بەڵام پرۆژێکی ئاوا گەورەم ڕازگویانە پێت بڵێم پرۆژێکی ئاوا گەورەم لێرە نەبینیوە ڕەنگە پرۆژەی زۆر بکرێت بۆ کەمەندامان و نابیستیان و نابینایان و خاوەن پێداویستی تایبەتەکان بەڵام پرۆژێکی لەو جۆرە و کۆکردنەوەی ئەو هەموو کەمەندامە و خاوەن پێداویستی تایبەتە و بردنیان بۆ سەرشاخ کە یەکێکە لە پرۆژە گەورە و پڕبایەخەکان من لێرەوە ئەمەی باسیەوە بکەین شارەخان بێجگە لە پرۆژەی شاخەوانی هەڵبەت لەناو خاوەن پێداویستی تایبەتەکانە کە تۆ کاریان لەگەڵاکەیت و ئەوانەشی کە ڕەنگە لە دواترا بن بێنە ناو پرۆژەکەتەوە زۆریان هەیە ئەنووسن میدیاکارن زۆریان هەیە شعرە نووسن هونەرمەندن یان بە هەر شێوەیەک لە شێوەکان مۆزیک ژەنن توانیتانە پرۆژەتان هەبێت بەجیان لە پرۆژی شاخەوانی بۆ کاری فەرهەنگ و کاری هونەری کاک ئاسۆ ئەو گەشتی شاخڕەویە هەنگاوێکی تازەی پێنام واتە بیرۆکەیەکی تازەتر بەوەش بەوەی کە ئەبینم هەروەکو بە ڕێزت ئاماژەت پێەیە زۆرێک لە خاوەن پێداویستی تایبەتەکان بۆ نمونە نووسەرن بەڵێ تایەتی نووسەرە تایەتی میوزیکژانە تایەتی کە شێوەکارە و کاری دەستەکە نابینایە خەیاتە بڕواکە نابینایە بەڵام بە شێوازێک درومانەکە ئەگەر بڵێم ئەگەر چەندین بەرگ دروی چاوساغ بێنی ئەتوانێت لەگەڵ لە ئاستی ئەوانە کار بکە بۆیە لە هەنگاوێکی تازەترمە ئەویش هەر دیسان بە هاوڕێتی هاوکاری ئەو کۆمەڵە کەسەی کە یارمەتیمێن و شاخەوانەکانیش لە ناویانە ئەو کەسانی کە ئەم بینین کاتێک ئێمە لە شاخە هاتینەوە تەلەفۆنیانە کرد یان ئێمە لە شاو بووین باسی ئەویانە کرد کە چەند ئەوانیش خوازیاری ئەوان لەگەڵمانە لە گەشتەکان بەشداری بکەن بەڵام بەهۆی ئاستی کەم ئەندامی زۆریانەوە کە لە ماڵەوە ناتوانن بێنە دەرەوە بۆیە لە تازەترین هەنگاومە ئەگەر بۆ نمونە من یەکێک لە کەمەندامەکانمە بە نمونە بۆ بێنمەوە کە دەستی نووسینی هەیە وەک پێی خۆشە من ئەچم بۆ لای پەیوەندی پێوەکەم یان لە ڕێی تەلەفۆنیەوە یاخود لە خۆم ئەگرم و لەگەڵ یەکێک لە هاوڕەکانمە ئەچمە ماڵیان پێ ئەڵێم تۆ دەستی نووسینە هەیە چ نووسەرێکت خۆشەوێ و حەزەکەی چۆن وەکو چ نووسەرێک بنووسی و ئەتەوێت چی بنووسی و پێویستە بەچیە بۆ ئەوەی هەنگاو بنی هەڵبەتەوە یەکێک لە خاوەن پێداویستی تایبەتەکان کە یەکێکە لەو خاوەن پێداویستی تایبەتانەی کە من وەکو خۆم زۆرم خۆشەوێ و کەسێکی زۆر بەتوانایە هەمیوێنە کێشە
هەم ئەتوانێ دەستی نووسینێکی زۆر باشی هەیە، هەم لە کاری تەکنەلۆژیا زۆر دەستی زۆر یعنی کاری زۆر باشەکە، بەڵام بەداخەوە بەهۆی زۆری کەم ئەندامی جەستەیەوە ناتوانێت کە هەم لەگەڵمانە لە گەشتەکانە بەشداری بکە و هەم بێتە دەرەوە تا ببینیرێت و بناسرێ. بۆیە من ڕۆژێکیان پێم وت ئەو بەڕێزا پێی وتم وتی من پێم خۆشە کە بەختیار عەلی بناسم وەکو ئەو بنووسم. دوایی کە چوومە ماڵە و سەیری نووسینەکانیم کرد و اینجا وتی من پێم خۆشە کە فڵان کەسی شێوەکار بناسم و خات و شارە، بەڵام ئەمانە چۆنیێنە لای من، فڵان کەسی نووسەر چۆنیێتە لای من. باسی چەند ناوێکی بۆ کردم. خۆشبەختانە وتم باشە من قسەیان لەگەڵاکەم بزانم تا چەند ئەتوانن ئەوان هاوکاری بکەن. من لەگەڵ ئەو بەڕێزانەی کە ئەو کەسە داوای کرد لەگەڵ هەر کەسێک لەوان قسەم کرد بە سوپاسەوە، بگرە ئەوان زۆر زیاتر پێیان خۆش بوو، ئەوان دەستخۆشیان لە من کرد، سپاسی منیان کرد کە خاوەن پێداویستێکی تایبەت کە ئەوە کاریگەری ئەوان بەسەریەوە هەیە، پێی خۆشە وەکو ئەوان بنووسێ، پێی خۆشە ئەوان هەنگاوی لەگەڵ بنێن. هەنێک لە نووسەرە بەڕێزەکان تەنانەت لەگەڵما هاتن چوین سەردانمان کرد و دوو شێوەکاری بەڕێزیش لەگەڵما هاتن بۆ ماڵەوە و لەگەڵیا ئەو پەیوەندیان دروست کردووە لە ئێستا ئەو ئازیزە خەریکی نووسینە و ئیشەڵا لە داهاتووە ڕەنگە ئەگەر بکرێت و من لەگەڵ ئەو شێوەکارە بەڕێزانەیە کە گفتوگۆم کردووە هاوکاری بکەین، پێشەنگایەکی بۆ بکەینەوە، هەڵبەت هەتا لە ژیانامەوە من داوام لێ کردوون چەندین جار، ینی بۆم ئاساییە کە زۆر بە بەردەوامی پەیوەندیان پێوە بکەم، وەکو ئەوەیە بۆ مناڵەکانی خۆم پەیوەندیەکەم. کاک ئاسۆ من ئێستا لەوە دەرچووە کە من ئەوانە پێیان بڵێم هاوڕێ خاوەن پێداویستی تایبەت من و هاوڕێ و هاوکاریانەکەم، ئەوانە ئێستا مناڵی ڕۆحی منن. بڕوان پێ بکە ئەگەر بە سوعبەتیشەوە یەکێک شتێکەڵە یەکسەر دڵمە ڕەنجێ، چونکە ئەو نەخۆشمەوێن، ئەو نەتێکەڵی ڕۆحم بووم، ئامادەم هەموو شتێک بکەم، ئامادەم بە بەردەوامی ئەگەر داواکاریەک لە تۆ هەبێ بە بەردەوامی ئەو داواکاریە بۆ خۆمنا ناتوانمەکەم، بەڵام بۆ ئەوان ئامادەم هەتا ئەگەمە ئەنجامێک و دڵی ئەوان خۆشەکەم بە هەر شێوازێک بێ هەنگاوانێم. بەڵێ کاک ئاسۆ تایە نایە، پێشکەشکاریان تایە، ڕۆژنامە نووسیان تایە، نووسەریان تایە، کەسی زۆر زۆر باشیان تایە و ئەو نێش من بە تەنها ئەو نەم پێ ئەکرێت کە من کەسایەتیەکانیان پێ بناسێنم، بەڵام ئەوەش هەر پێویستی بەکاری زۆرتر و ڕەنگە هەمووشیان وەکو پێویست نەتوانن هاوکاریم بکەن، یان ئەو هاوڕێیانی کە لەگەڵ مایەنە ئەو جێگانە، چونکە ئەمانە بە تەنها لە سلێمانی نین، ئەمانە لە کەرکووکن، لە هەولێرن، لە هەڵەبجەن، لە چەمچەماڵن، لە جێگا دوورەکانن. زۆر جارێکە بە هاوڕێکان مەڵێم یان بە چەند کەسێکاڵم کاتیان نییە، بەڵام ئەگەرەوە بکرێتە پرۆژەیەک و مەسەلەن لایەنێک یاخود حکوومەت بتوانێن یان هەر کەسێک بێ، بۆ من گرنگ نییە هەر کەسێک بێ کە بتوانێت پشگیریم بکات و هاوکاریم کات، تەنها ئەوەی کە من ئامانجمە هاوڕێخەوان پێداویستی تایبەتەکانم تواناکانیان دەرکەوێت، من لەسەر توانای ئەوان کار ئەەکەم. بەڵێ شارەخان، هەڵبەت دوایمی پرسیار و قسەکردن یان گفتوگۆکردن لەبارەی ئەم پرۆژەی تۆوە ڕەنگە چەندین گفتوگۆ هەڵگرێ و چەندین بەڕاستی بابەت هەڵەگرێکە ئەکرێ قسەی زۆر جدی لەسەرکەین، بەڵام بە حکومی بەرنامەکەمان هەنەوەندەیە ئەمێ دوامی پرسیارەوە بکەم کە پرۆژەی داهاتووتان چیە بێ بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان و هاوکات تا چەند سوپاسی چی ئەەکەی بۆ ئەم پرۆژانەی کە تا ئێساکە کردوتن لە ڕێی دەنگی ئەمریکا و بەرنامی زاڵی داهێنانەوە، دەتوانی هەم سوپاسیان کەی، دەتوانی باسی پرۆژەکانی داهاتووشمان بۆ بکەیت؟ بەڵێ کاک ئاسۆ، یەکێک لەو هەنگاوانی کە ئێستا من ئەمەوێ کاری لەسەر بکەم، دایک و باوک و خێزانەکانی خاوەن پێداویستی تایبەت ئۆتیزم داون شەلل دەماغ. کاک ئاسۆ ئەمە ئەو جۆری کەم ئەندامیە، ئەگەر پێت بڵم قورسترین جۆری کەم ئەندامین ئەم سێ جۆرە و خێزانەکانیان هەنێک لەو هاوڕێیانە وەتا ئۆتیزم لەگەڵ شەلل دەماغ داون یەک جاروا بزانین یەک هاوڕێمان برد ڕێژەک نزمەکەی لەگەڵ خۆمانە بردمان بۆ شاخ لە ماڵەوە خێزانەکانیان کە سەیریان کرده بوون زۆر سوودیان وەرگرتووە، هەتا باوکی یەکێک لە نەخۆشیەکانی ئۆتیزم پێی وتم خاتون چەندین ساڵە من چارەسەر بۆ کوڕەکەمەکەم، بەڵام بۆ ئەو دوو گەشتی شاخڕەوەی تۆ ئەگەر بڵێم لە 150 بۆ 60 سوودی وەرگرتووە کوڕەکەم،
بۆیە تکا لێ ئەەکەم کە هاوکاریمانکە بەس من بۆ خۆم بەتەنهام لە ئێستایان لەگەڵ خێزانی ئۆتیزم و داون و شەلەردەماغ بڕیارە کە لە داهاتوێکی نزیکە دانیشتێکیان لەگەڵا بکەم داوا ئەکەن ئەوان نەک هەر مناڵەکانیان بەڕاستی کاگاسۆ ئەوان بەس مناڵەکانیان نا بەداخەوە لەم کۆمەڵگای ئێمە بۆ چینی توێژە نازانرێ خێزانەکانی زۆر هیلاکترن لە واتە ئەو تەواو ئەڵێ شەلەردەماخە بەڵام دایک و باوکی زۆر ئەزیێتێن زۆر هیلاکە بن من لەم گەشتەی دوایی خۆمە ئەم گەشتەی کۆتایی دوو مناڵی شەلەردەماخیشمان لەگەڵا بوون بەڵام من ئەمڕۆ و دوێنش لەگەڵ دایکیا پەیوەندیم کرد دنیای سوپاسگوزار بووە و داوای لێکردم کە لەگەڵمان بێتەوە وتی مناڵەکانم زۆر ئاسوودە بوون و زۆر بێکێشە بوون بۆیە بڕیارەکە لە داهاتوێکی نزیکە لەگەڵ خێزانی ئەو سێ جۆر کەم ئەندامیە کۆبوونەوەیەک بکەم و ئەونی بتوانم لێرۆ لە بەرنامەکەی تۆ داوا ئەەکەم شەر نییە هەر شاخەوانەکان بن ئەو کەسایەتیانی لە خۆیان ڕائەبینن بە هەر شێوازێک بێ بتوانن هاوکاریمانکەن بەڕاستی ئەو خێزانی ئەو سێ جۆر نەخۆشیە زۆر لە ڕادە بە دەرپێویستیان بە هاوکاریە بۆی کە بیان بینەوە ناو سروشت و ئارامیەک بە ڕۆح و دەرونیان ببەخشین من تەنها ئەوە ئەتوانم کە کەمەندامەکان و نابیناکان داوا لە شاخەوانەکان کەم بەڵام ڕەنگە ئەگەر زۆر ببێت ئەوانیش دەرەقەتی ئەوەنێن بۆیە من داواکارم هەر کەسێک ئەتوانێت لە خۆی ڕائەبینێ بە هەر شێوازێک بێ بە هەر جۆرێکی هاوکاری بێ ئەمە سوپاسی ئەەکەین و بۆ سوپاسگوزاری لە بەرنامەکەی بەڕێستەوە من ئەمەوێ سەرەتا زۆر سوپاسی بەڕێزێکە پێشتریش ئاماژەم پێەیە کەسایەتێکی شاری کۆیە حاجیکاوی پێ ئەڵێن ئەو بەڕێزە لە سەرەتای گەشتەکانمانەوە لە دوای کۆرۆنا دەستمان پێکردێتەوە هەتا ئێستا هەم هاوڕێتی گەشتەکانمانەکە و هەم هاوکاریمانەکە و زۆر خەمخۆریشمانە زۆر لێرەوە من سوپاسی ئەەکەم و زۆر بەتایبەتتر سوپاسی هاوڕێیانی ڕێکخراوی باوەجی کۆیە و بەرپرسیان کاکیواکە بەرپرسی ئەو ڕێکخراوەیە بەردەوام بۆ هەموو گەشتەکان لەگەڵمانن و هەموو شاخەوانەکانی سلێمانی و دەوروبەریش بەگشتی کە زۆربەی کات داوامان لێ ئەەکەن لە گەشتەکانە هاوکاریمانکەن و هاوکاریشیان کردو وەکو کەسایەتیەکانیش لەو دواییە زۆر بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵ کابەدڵێکی زۆر گەورە و دڵێکی فراوانەوە قوبوڵی کردین و داوای کرد لە گەشتەکانی داهاتووە کە هاوکاریمان بکە من سوپاسی ئەەکەم لێرەوە بۆ ئەو گەشتەش هاوکاری کردین و ئەگەر لە گەشتەکانی داهاتووە بە هەر شێوازێک هاوکاریمانکە نەکەرەوە بەڕێزە هەر بەڕێزێک بێت و هەر بەرنامەیەک هەر بیرۆکەیەکی تازە هەر شتێک کە پەیوەست بە بەخوان پێدایستێ تایبەتەکان و سوودی هەبێ بۆ ئەوان من ئامادەم لەگەڵ هەر لایەنێک بێ هەر کەسایەتیەک بێن بەس ئەونا هاوکاریان بکەین و ئەوانیش وەکو ئێمە چونکە ئەوان هیچ جیاوازێکیان نییە لەگەڵ ئێمە کاک ئاسۆ ئەوانیش مرۆڤن ئەوانیش پێویستیان بە ژیانکردنە ئەوانیش پێویستیان بە خۆشگوزەرانیە ئەوە بچووکترین شتێکە کە من و تۆ بۆ ئەوانی بکەین بیان بینە ئەو سروشتە کە ئەو سروشتە بەپارە نییە سروشتێکی بەهشتێکی ئەم دنیاەیە کە خوا بە مرۆڤایەتی بەخشی و پێم خۆشە ئەوانیش وەکو ئێمە سوودمەند بن و هەڵبەتە لایەنی دەرونی و هاوڕێتیان بەرفراوان بێت و لە کۆمەڵی لایەنی تریشەوە سوودمەند دەبن. بڵێ هەڵبەت زۆر سپاس دەکەین شاراخان ئەمە شتێکت بیرخەمەوە کە بۆ بینەرانی دەنگی ئەمریکاش کە زۆر گرنگە لە ئەمریکا شتێکگەیە پێوترێ فەندەڕایز پێوترێ کۆمەک کۆکردنەوە بۆ پرۆژەی تازە بۆ هەر پرۆژەیەک ئەم پرۆژانە کۆمەکی بۆ کۆکێتەوە لەلایەن خەڵکەوە حکومەت پەیوەندی پێوە نیە خۆزگە شێوازێکی لەو جۆرەش لە هەرێمی کوردستان لە کوردستان هەبوایە بۆ ئەوەی هەموو پرۆژەیەکی نوێ هاودەنگی و هاوخەمێکی گەورەی کۆمەڵایەتی و نیشتیمانی هەبوایە بۆ ئەوەی بەردەوام بێ سپاس بۆ کاتی پێت بەخشین بۆ زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا هەر بژی فازڵ ئێوەش زۆر سپاس.